شهيد ماجد علي محمد رحيم. شهيد ماجد علي محمد رحيم لا سال 1960 لشار بغدا هاتس الدنيا. خوانین سەرەتایی و ناوەندی و ئامادەیی تەمام کرد. دوای ئەوەیش کۆلێجی ئەندازیاری تەکنۆلۆژی تەمام کرد. ئەی شەهیدە لە ساڵ 1981 دوای کۆچۆپیکردن خەیزانەکەی و زەفتکردن ماڵ و مڵکیان وەل هادی و مونیر و نەزار برایەیلی لەلایەن دەسەڵاتەی لە ڕژێمەوەرینە بەعەس دەستگیر کریا. شەهید ماجد لەناو زیندانەی تووشی خراوترین سزایی جەسەیی و دەرونی هات. کەسوکاری لە ساڵەی یەکەمە دەستگیرکردنی سەردانی کردیان. وەلی لەشون ئەو ماوە هیچ خەوارێکی نەمەند تا وەختە ڕەمیانە ڕژێمە بەعەس لە ساڵە 2003. دواخریش ناوی لە ناو ئەو لیست شەهیدەی لەبوو کە خریایونە قەورەی لە وەجەم.